ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامە لە بانگەشە بۆ لیستی هەڵوێست و مەردایەتی کۆمەڵی ئیسلامی و کاندیدی ژمارە سیوێکی لیستی 194 بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای پەیامنێرمان ئازاد وەمەراوەیی کە ڕاستەوخۆ لەگەڵ لایەنگران و هەوادارانی لیستی 194 کە ئێستا بانگەشە دەکەن بۆ لیستی 194 ڕاستەخۆ لەگەڵماندا ئازاد سڵاو لێبێ دەمانوێت بزانین لە دەڤەری سۆران بە دیاریکراوی لە خەلیفان هەڵمەتی بانگەشەی لیستی 194 چۆنە؟ بەڵێ بەڕێزان ڕاستەوخۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە نێو ئاپۆرەی بانگەشەکارانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزایی سۆرانەوە لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێ زانیاریمان پێبدا سەبارەت بە چۆنیەتی بانگەشەکردن بۆ لیستی 194. سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە ناحیەی خەلیفانم. دیارە بەڕێوەچوونی بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامی هەیە و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە گەرم و بڕیەوە بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەکەن. ئەم شەویش دیارە وەکو ئەبینی برایان و خوشکان لێرانە کۆبوونەتەوە بۆ بانگەشەکردن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بۆ کاندیدەکانی من بۆ قسەکردنی زیاتر ئەسمەلای میوانانم بەڕێز ماوەستا ناسح فەتحوڵڵا کاندیدی ژمارە سیویەک لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 ماوەستا سڵاوت لێبێتن شێوازی بەڕێوەچوونی بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ناحیەی خەلیفان سۆر. زۆر سپاس سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان و سپاس و دەستخۆشیمان بۆ کارمەندە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی پێیان هەیە کە بەردەوام و شەو ڕۆژ تێئەکۆشن بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی و زۆر سپاس بۆ ئێوەش کە هەمیشە ئێوە لەگەڵ ئێمە ماندوون دەستان خۆش بێ. سەبارەت بە بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان لە ساتەوەختی دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن سپاس بۆخوا خوشکان و برایانمان لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ماندوونە ناسانە هەمیشە لە هەوڵ و کۆششدا بووینە و هەمیشە کاریان کردووە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی. بێگومان جێگای خۆشحاڵیە کە ئێمە ئەم شەویش لێرە کۆبووینەتەوە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 194 کە ئەشزانین لەم هەڵبژاردنەدا کۆمەڵی ئیسلامی شێوازی بانگەشەکانی خۆی گۆڕانکاری تێدا کردووە وەکو جارانی ڕابردوونیە بڵێن لە بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن زیاتر پشت ئەبەستێ بە میدیا و لە هەمان کاتدا بڵێن بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە سەردانە مەیدانیەکان و سەردانیکردنی ماڵان و هەڵمەتی دەرگا بە دەرگا هەڵمەتەکانی کۆچەر کردوێتەوە. ئەوەش لە بەرچەند هۆکارێکە کە یەکێک لەوانە هۆکاری ژینگەیە چونکە ئێمە ئەمانەوێ ژینگەی هەرێمی کوردستان پارێزراو بێ و ئەو پۆستەر و لاپیتانی کە بە شوێنەکانەوە هەڵەواسرێن نەبێتە هۆی ئزعاجکردن و بێزارکردنی خەڵک و شێوازێکی مەدەنیانە شێوازێکی پێشکەوتوو لە بانگەشەکانمان درێژە پێ بدەین و ئێمەش ئومێد دەکەین خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هاوکارمان بن دەستبارگرمان بن و دەنگ بدەن بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی چونکە وەک دەزانین هەمیشە ئەوەمان گوتووە لە ڕابردوودا هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێک بووە هەمیشە لەبەرەی خەڵکدا بووە مەردانە و گوێرانە هیچ کاتێک لەبەرەی خەڵک نەهاتوۆتە دەرەوە بەرگری لە مافەکانی خەڵک کردووە هەمیشە هەوڵی داوە کە شکۆ بۆ مرۆڤی کورد بجێڕێتەوە شکۆ بۆ کوردستان بجێڕێتەوە و هیچ زەخت و فشارێک کاریگەری لەسەر نەکردووە هیچ هەڵوێستێکی لەژێر زەخت و فشاردا نەنواندووە و لە هیچ هەڵوێستێکی پەشیمان نەبووتەوە لەژێر زەخت و فشاردا. بۆیە ئێمە ئومێد دەکەین ئەو هەڵوێستە جوامێرانە و مەردانەی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردوودا هەیە بووە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی
دەستبارگرمان بن و هەوڵ بدەن بۆ سەرخستنمان و سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی. چونکە بەڕاستی ئەگەر خەڵکانێک بەڵێنی ئەوە بدەن بە خەڵک بڵێن دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی ئەو دەنگ بڵێن متمانی ئێوە کە متمانەتان پێدان متمانەتان ئەپارێزین و دەنگەکانتان ئەپارێزین، ئێمە لە ڕابردوودا بەکردەی ئەوەمان سەلماندووە کە هیچ زەخت و پشارێک کاریگەری نەبووە لەسەر ئێمە، هەمیشە پارێزەری دەنگ و متمانی خەڵک بووین، پارێزەری ئیرادەی خەڵک بووین و هیچ کاتێک ئێمە نەچوونەتە بەرەی ستەمکار و هەمیشە لە بەرەی خەڵک ماوینەتەوە و بەردەوامیش بەرگریمان لە مافەکانی خەڵک کردووە، تەنانەت ئامادە بووینە بازیش بدەین لەو پێناوەدا کە بازیشمان داوە، بەڵام ئێمە هەرسوور بووینە لەسەر هەڵوێستەکانمان. دیارە کۆمەڵی ئیسلامی بەرنامەیەکی تۆکمە و ڕێکوپێکی داناوە بۆ هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان. جگە لەوە تۆ خۆت بەرنامەی تایبەتت هەیە بە هەڵبژارنەکانەوە خۆی لە چیە بینێتەوە؟ بێگومان وەک دەزانین کۆمەڵی ئیسلامی کاتێک کە هاتۆتە ناو پرۆسەی هەڵبژاردن بەرنامەیەکی تۆکمە و پوختی داناوە کە لە 7 بواردا خۆی دەبینێتەوە کە بریتیە لە بواری سیاسی و کۆمەڵاتی و خۆشگوزەرانی و ئابووری و بواری پەروەردە و بواری ئاینی و بوارەکانی تر هیچ بوارێک لە بوارەکانی فەرامۆش نەکردووە، بەڵام ئەوەش نەبووەتە هۆکارێک بۆ ئەوی دەستی ئێمە ببەستێ کە ئێمە بڵێن کارنامەی خۆمان نەبێ بۆ کاری داهاتوی پەرلەمانیمان ئەگەر متمانی خەڵکمان بەدەستێنا. من وەکو کاندیدی ژمارە 31 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کارنامەیەکی پوختم داناوە کە لە 21 خاڵ پێک هاتووە و جەخت لەسەر کۆمەڵە خاڵێک ئەەکەمەوە وەکو سەروەربوونی یاسا، وەکو چەسپاندنی دادگەری. زۆر سواز بۆ پەیامێرمان ئازاد ئۆمەراوی و بۆ میوانەکەی و بۆ تەواوی بانگەشەکارانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سوەرە.